بەڕاستی منەوەکو شارەتشم پێدا ینی ئەم چالاکیە گرنگجێکی تایبەتی خۆ هەیە بەدەر لە چالاکیەکانی دیکە چونکە بوونی زمانی کوردی ئەگەر بۆ گەلان جارێک گرنگی بۆ ئێمە دەیان جار گرنگە و ئێمە دەبێت لە قوتابخانەکان و لە بە هەموو دەستگاکانی ئەکادمی هەوڵێکی جدی بدەین چونکە ئێستا مەترسیێکی گەورە لەسەر زمانی کوردی هەیە بەهۆی بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و بەرەو پێشچوونی دنیا لە خێرایکی زۆر سرێدایە ئێمە دەبێت تەرکیزێکی تەواو لەسەر قوتابخانەکان و لەسەر منداڵەکان بکەن بۆ ئەوەی کەلتور و شوناس و زمانی خۆیان لەبیر نەکەن بۆ ئەم چالاکی ئەمڕۆکە بابەتێکی گرنگەوە ببێتە نمونەش بە هەموو قوتابخانەکانی دیکە کە ئەم چالاکیانە بەردەوام پێ بدەن و وەزارش کە دەستخۆشی لە کارژنان و مامۆستایانی قوتابخانەیە شەق دەکەن بۆ ڕێکخستنی ئەم چالاکیە.